پەروەردگارمان دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. هەرچ پێغەمبەرێکمان نارد بێت بۆ قەومەکەی إلا وحیمان بۆی داگرتووەکەوە أنه لا إله إلا الله إلا أنا فاعبدون، کە هیچ پەرستراوێک نییە إلا الله نەبێ دەکەواتە بیپەرستن. ئەوە فەرمانی خودای گەورەیە. هەرچ پێغەمبەرێکی نارد بێت إلا پەیامی ئەو پێغەمبەرە ئەو بووکەوە قەومەکەی بانگەوازی کردووە بۆ تەوحیدی خودای گەورە، بۆ ئەوەی پەروەردگار ببرسن بە تاک و تەنها شەریکی بۆ قەرار نەدەن. بۆیە براکانم دەفەرمێ خودای گەورە وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا. ئەمنا پێ نەکراوە إلا بەچی؟ إلا بەوەی کەوا خدا بپەرستن بە تاک و تەنها ئەو پەروەردگاری کەوا پاک و بێگەردە لەوەی کەوا شەریکی بۆ قەرار بدرێت. پەروەردگارمان بەریئە لەوانەی کەوا هاوڕ بۆ پەیدا دەکەن، هاوار ئەکەن لەگەڵ ئەودا بەغەیری ئەو، پشت و پەنا بەس ئەڵڵایە. بۆیە خودای گەورە پاک و بێگەردە لەوەی کەوا شەریکی بۆ قەرار بدرێت. الله ذاتی الله بەس خۆیەتی